شەقامەکانی گەڕەکی شۆرجەیە دوای گەڕانەوەی هێزەکانی لیوای 61 و چۆڵکردنی شەقامەکە و ئاسایی بوونەوەی ژیان. گەنجە کووردە دەستگیرکراوەکانن لە کاتی ئازادکردنیاندا. هەموو ئەمانە لە ئەنجامی پەیوەندیەکی تەلەفۆنی پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقەوە بوو. لە گەڕەکی ڕەحیماوە لایەنگران و هەوادارانی برادرانی پارتی دیموکراتی کوردستان بوونا. بەداخەوە ئەو ئاهەنگێڕانە پشێوی تێکەوتووە و احتیکاک لە نێوان هێزە ئەمنیەکان و لە نێوان ئەو گەنجانە ئەو گەنجە خوێنگەرمانە دروست بووە کە لەوێ ئاهەنگیان جێڕاوە. بۆیە هێزە ئەمنیەکان بەم پاساوە کە ئەم پاساوە قابلی قبولکردن نییە، دەستیان بە ئیعلانکردنی حالەی تەواوی کردووە لە ناوچە کوردنشینەکان و دەستیان کردووە بە ڕەشبگیری و چەندین گەنجی کوردی کەرکووکیان لەم شارە دەستگیر کردووە. ئەوەی جێگای تێڕامان و سەرنجە بەداخەوە ئەمڕۆ بەرپرسی یەکەمی ئەم لایەنە سیاسیە خۆی بێبەری کردووە لە ئەو گەنجانە و تومەتیشی داوەتە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە ئەومان بەلاوە گرنگ نییە لەبەرەوەی بۆ خەڵکی کەرکووک ڕوونا ئەم بابەتە چۆن ڕوویداوە و ڤیددیۆکانیش لە هەم لە سۆشیال میدیا و هەم لە کەناڵە فەزایەکان وازەحە چۆن ڕوویداوە. لە دوای ئەوەی کە بەڕێز بافڵ تاڵەبانی لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز کازمی دوو خاڵی لێداوا کردبوو. یەکیان ئازادکردنی ئەو گەنجانە بە هەر هۆیەک کە ژیرابێتن وەلاش لای جەنابیانەوە گرنگ نییە ئینتیمای حزبی چییە، ئەو کوردانە و ئەو گەنجانی کە گیراون ئازادکرێن. دوو ئاساییکردنەوەی دۆخی هەردوو گەڕەکی ڕەحیماوە و شۆڕجە بە تایبەت. ئەم دوو خاڵە داواکراوە و هەردووکشی هاتدی و ئێمە تەکلیف کراین بۆ متابعی ئەم کەیسە لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە کەرکووک و لە بیانیشەوە لەگەڵ وەکو ئاماژەم پێی کرد برای بەڕێزم کاخالت ئێمە متابعیوان کردووە و ئێمە لە کەرکووکین و لێرەشین. متابعەکانشمان لەگەڵ ئەو لایەنە پەیوەندیدارانێک کە لە کەرکووکەوە. هۆکاری کێشەکانی کەرکووک هەرچی و هەرکەس بێت، هاوڵاتیانی پارێزگای کەرکووک سەر بە هەر حزبێکی سیاسی بن، یەکێتی داکۆچیکاری سەرسەختیانە و وەک هەمیشە خاوەنداریان دەکات. لەلایەن پاڤێڵ تاڵەبانی و کە سپاسێکین توانیان کە ئەمڕۆ هەموو گەڕێک شۆرجە باردۆخی ئاسایی بێتەوە، ئێستا خەڵک بە ئاسایی هاتوشۆ کات و هیچ هێزێکی سیاسی لەم و هیچ عسکارێک لەم ناوە نابینرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوەتی خەمخۆری کەرکووکە. ئێستا کە پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕۆ بکە ئەگەر ئەو تەداخلی لەم کێشەی نەکرا لەوانەیە بە ئاسانی ئەم کێشەیە تاوەکو ماوەیەکی دوورودرێژ چارەسەر نەکرایە. بەڵام خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ئەم یەک دوو ڕۆژەیە بە تەواوەتی لەسەر خەتە و تاوەکو تەواوی ئەو دەستگیرکراوانەی کە ئەم یەک دوو ڕۆژە لە گەڕەکەکانی شۆرجە و ڕەحیماوە دەستگیرکران ئازادکران و گەڕانە ناو ماڵی خۆیان. ئێمەوە خەڵکی شۆرجە سوپاسگوزاری هەوڵەکانی هاوسەرۆک پاڤێڵ تاڵەبانین کە چۆن لە ڕابردووە یەکێتی خەمی کەرکووک و کەرکووکیەکانی بووە، ئێستاکەش هاوسەرۆک بە هەمان شێوە تەداخلی سەرجەم کێشەکانی کردو و بە ماوەیەکی کەم ئەو کێش و گیرروگرفتانەی چارەسەر کردو و نەیهێشتۆ پەنجەی ڕۆڵەکانمان خوێنی لێبێ یان بەلایانی کەمەوە کێشەکان درێژە بکێشێ. کەرکووک بە دۆخێکی نالەبار و ناسکدا تێدەپەڕێت، هەڵەیەکی بچووکی هەر کەس و لایەنێک کێشەیەکی گەورەی بەدواوە دێت، ئەوەشی کە دەتوانێت ئیدارەی دۆخە تایبەتەکەی کەرکووک بدات و مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ بکات و خاوەنداری لە تەواوی هاوڵاتیانی پارێزگاکە بکات، تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.